ئەوان قسە دەکەن و دەجوڵێن، هەڵوێستە دیارەکانیان دەڵێنەوە. ئەوێ مۆزەخانەی ناودارانە لە بەیروتی پایتەختی لوبنان. لەوێ سیاسیەکان لە هۆڵێکدا کۆبوونەتەوە. کلینتۆن قسە بۆ گەلی ئەمریکا دەکات و خەڵکەکە چەپڵەی بۆ لێ دەدەن. زۆر زبۆش لە تەنیشتیەوە ڕاوەستاوە. جەمال عەبدولناسر و حوسنی موبارک پێکەوەن وەک ئەوەی بیر لە داهاتووی میسر بکەنەوە. مۆزەخانەکە لە ساڵی 2001 کراوەتەوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوشێوەی نییە. بە پەیکەری 25 کەسایەتی جیاواز دەستمان پێکرد. ئەو پەیکەرانە لە مادەی سیلیکۆن دروست کراون. سێبەشی پەیکەرەکان لە ڕێگەی هەستکردن بە جوڵەی بەرامبەرەوە دەجوڵێنەوە. ناوە کەسایەتی جیاواز دروست دەکەین، لە هەر وڵاتێک کەسایەتیەک هەڵدەبژێرین. محەممەد سەعید سەحاف دوای چەندین ساڵ لە داگیرکردنی بەغدا هێشتا دەستی بەرز دەکاتەوە بە ڕۆژنامەوانان دەڵێت ئەمریکای عولوز نەگەیشتۆتە بەغدا. بنەماڵەی ئالی سەعودش بە ئیسراحەت لێی دانیشتون و یاسر عەرەفات لە تەنیشتیانەوەیە. یەکێک لە سەرکردەکانی لوبنان سوێن دەخوات و بەڵێنی سەرکەوتن بە گەلی لوبنان دەدات. مەلا مستەفا بارزانیش بە جلوبەرگە گورج و گۆڵەکەی بەبێ دەنگی لە نێو سیاسیەکان ڕاوەستاوە. لە کوردستانەوە زۆر گەشتیار سەردانمان دەکەن، بۆیە حەزمان دەکرد سەرکردەیەکی کورد لە مۆزەخانەکەمان بێت. کوردەکان کە دێن دڵخۆشن کاتێک پەیکەری سەرکردەیەکی کورد لێرە دەبینن. لە مۆزەخانی ناوداران کەسایەتی جیاوازی لێیە، لە سەرکردەی سیاسی و هونەرمەند و داهێنەران. ئەدیسۆن گوڵۆپەکەی پێدەکات. کەلسوم و ماجیدە ڕۆمی بەردەوامن لە گۆرانی گوتن. هەر لەو مۆزەخانەیەدا قەڵەوترین و درێژترین و کورتترین مرۆڤی تێدایە. دەبمە ڕێنیشاندەری میوانەکان باسی کەسایەتیەکان دەکەم. بێگومان گەشتیارەکان کە دێنە ئێرە شوێنەکانیان پێخۆشە، هەروەها زۆر دڵخۆشن بە بینینی مۆزەخانەکە و کەسایەتیەکان، هەروەها دڵخۆشن بە شێوازی ئێمە. بۆیە هەیە 5 جار هاتووە، هەیە 10 جار هاتووە، بەردەوامن لە هاتنیان بۆ ئێرە. لە مۆزەخانەکەدا لەگەڵ پەیکەری ناوداران یەکێک لە کەرەستە دیارەکانی کەسایەتیەکە دانراوە کە بەشێکان نوسخەی ئەسلی کەرەستەکە و بەشێکشیان بەلا سایکردنەوە دروست کراون. هەر لەوێ لەسەر مێزەکەی ئەینشتاینی زانای فیزیایی هێشتا کامیرەکەی ماوە پاسکی لە کەشی ڕاگرتووە. لەوێ تەنیا پەیکەری سەرکردەیەکی کوردی لێیە. پەیکەرەکەی مەلا مستەفا لە 18 نوێی 2009 دانراوە. سەرپەرشتیارانی ئێرە دەڵێن ئەوانەی سەردانی ئێرە دەکەن هیچیان کێشان نییە لەگەڵ ئەوەی پەیکەری مەلا مستەفا سەرکردەی کورد لێرە دانراوە، لەبەر ئەوەی مەلا مستەفا تەنیا هەوڵی ڕزگارکردنی نەتەوەکەی داوە، هیچ کات هەوڵی داگیرکردنی خاکی هیچ نەتەوەکی نەداوە. سۆران بەهادین، ڕوودا و